لە یادی لەدایکبوونی پێغەمبەری ئیسلام درودی خودای لەسەر مەڵبەندی ڕاپەڕینی کۆمەڵی دادگەری ئاهەنگێکی بەرفراوانی ساز کرد. ئاهەنگەکە بە بەشداری زانایان و بانکخوازان و چەند هونەرمەندێکی هونەری ئیسلامی بەڕێوە چوو. دیارە ئێمە ئەمڕۆ وەکو مەڵبەندی ڕاپەڕینی کۆمەڵی دادگەری کوردستان وەکو هەردوو بەشی ڕێخستن و ڕاگەیاندنی ڕۆشنبیری مەڵبەند هەستاین بە سازدانی ئاهەنگێک لەژێر ناونیشانی لە خزمەت ڕەسوڵ اللهدا صلی الله عليه وسلم لە دەڤەری ڕاپەڕین کە ژمارێکی بەرچاو لە خوشکان و برایان تێدا بەشدار بوون لە هەرێمی کوردستاندا لەلایەن دەسەڵاتەوە لەلایەن کۆمەڵێک ڕێکخراوە کە سەر بە دەسەڵاتن بەڕاستی بە بەرنامەیەش دەکرد لەسەر بڵاوکردنەوەی بەدڕۆشی بەدەخلاقی لە هەرێمی کوردستاندا و بێڕێزیکردن بەرامبەر بە پیرۆزەکانی ئیسلام. بەڵام ئێمە خۆشبەختانە خۆمان بە خۆشبەخت دەزانین کە لە کاروانێکداین لە ڕۆتێکدایان کار دەکەین لەسەر زیندوکردنەوەی و زیندوکردنەوەی ڕێباز و سنەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. ئامادەبوانیش دڵخۆشن بە سازکردنی ئاهەنگەکە و دەڵێن لەو ڕۆژەدا پەیمان بە پێغەمبەرمان درودی خودای لەسەر نوێ دەکەینەوە و پێویستە موسڵمانان بەکردەوە سونەتەکانی لە کارەکانی ڕۆژانەیاندا ڕنگ بداتەوە. خی گەورە فەرمێەوە ئەمما بنیعمەتی ڕەبیکە فەحەدیث یادی پێغەمبەری خوا نیعمەتەکان بێنەوە پێش چاوی خۆتان نیعمەتەکان باز بکەن. ئیمڕۆژ ڕۆژێکی مێژوویە لە مێژووی موسڵماندا کە یادی لەدایکبوونی پێغەمبەری خوا سەڵاوات و پێمان وایە گەورەترین نیعمەتە کە خوای پەروەردگار بەسەر ئێمەدا ڕشتووە لەو ڕۆژەدا ئێمە وەکو نیعمەتی یادی دەکەینەوە. الصلاة والسلام على رسول الله. سەرتا سپاسی خوای پەروەردگار دەکەین کە فازڵی پێبەخشین کە لە کۆڕکۆبنەوەیەکی ئاوادا ئامادە بین کە لە ئەمڕۆدا لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا کە 12 ڕەبیع الأول کە ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەر محەممەد صلی الله عليه وسلم کە خاتم الأنبیاء کە بەڕاستی ئێمە لێرە زۆر خۆمان بۆ خۆشحاڵ دەزانین کە بەشدارین لە کۆڕێکی ئاوا گەورەدا کە پڕە لە باسکردنی کەسایەتێکی گەورەی کە ڕەحمەتە لیلعالەمینە. سنوورێکە و بە نووری خواوە بەندە خاوەن ئەخلاقی ناوازە و پەسەندە. هاتنی کۆتا پەیامبەری خودا درودی خودای لەسەر یەکێکە لە گەورەترین دیاری و بەخششەکانی خودا بۆ مرۆڤایەتی کە ڕێنیشاندەر و پەیامهێنەری ئاسمانە بۆ سەر زەوی. موسڵمانانیش هەموو ساڵێک لەم یادە پیرۆزەدا بە دڵخۆشیەوە پەیمانی خۆشەویستی و پابەندبوون بەو پەیامبەرە درودی خودای لەسەر نوێ دەکەنەوە. لە دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام.